تایبەتی تردا گفتوگۆ بکەین دەربارەی بارودۆخی شاری کەرکووک، گفتوگۆ بکەین دەربارەی هێزی پێشمەرگە ئێستا ورەیان چۆنە، گفتوگۆ بکەین دەربارەی ئەو هەواڵانەی کە لە ناو هێزی پێشمەرگەدا بڵاو ئەکرێتەوە و هەندێک لە کەناڵەکان باسی ئەکەن و بزانین ئەو هەواڵانە تاکو چەندێک ڕاستە، چی کراوە لە ناو هێزی پێشمەرگەیە بۆ ئەوەی هەواڵەکان بۆ هەموو کەناڵەکان بە یەک جۆر داببەزێ یاخود پەخش بکرێت. ئەم پرسیاران و چەند پرسیارێکی تر بە میوانداری بەڕێز لیوە هیواڕەش و تەبێژی میحوەری باشووری کەرکووک. کاکیوە بەخێراتن دەکەین. زۆر سپاس. سەرەتای پرسیارەکانم حەزەکەم لەوە دەست پێ بکەین، تۆ و تەبێژی میحوەری کەرکووکی ئەو هێرشانی کە کرا چۆن بوو؟ ئەمانوێ لە دەمی تۆ و خەڵکیش BBC. پێشەکی سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی تەلەڤیزۆنی کەرکووک. پێش هەموو شتێک ئەمەوێت لێرەوە سەری ڕێز و نەوازش دابنوێنم بۆ هەموو شەهیدانی کوردستان و بە تایبەت ئەو شەهیدانەی لەم شەڕانەی دوایی کە بە گیانی خۆیان پارێزگاریان لە خاچی کوردستان و خەڵکی کوردستان و بە تایبەت لە شاری کەرکووک و خەڵکی کەرکووک کرد و ئەو شەهیدە قارەمانانەش هەموو شەهیدەکان هەر شەهیدن ئەگەر پێشمەرگە بنیان فەرماندە، بەڵام هەموو کاتێکیش دروستکردنی فەرماندەیەک یان گەیشتنی کەسانێک بە ئاستی فەرماندەی و ئاسان نییە. ئەو فەرماندانەی ئێمە زۆر گەورە بوون. لێرەوە سەری ڕێزنوازش بۆ هەمویان لەناو ئەوانەدا کاک لیوا حوسێن کە فەرماندەی هێزی پشتیوانی بوو، هەروەها کاک ئەمی شێرکۆ فەرماندەی لیواییە کە هەموو کەرکووک گەزانن شێرکۆ لەم چەند ساڵی ڕابردوو چی کرد لەم شارە و چەندێک بە گیانی خۆی خەباتی کرد بۆ ئەوەی ئەم شارە لە کاتی شەڕی هێزی دزلە هەموو شوێنەکانی تر جێدەستی دیار بووە و هەموو کات لە کۆبوونەوەکانە ئەیوت ئێمە بێ بە گیانی خۆمان کەرکووک بپارێزین و ئیسپاتی کرد بە گیانی خۆی کەرکووک و خەڵکی کۆتکووکی پاراز و هەروها شێرزاد حەسان کە جێگیری لیوای 134 بوو، ئەویش ئەما شێوەیەکێک بوو لەو فەرماندانە. لە شوێنەکانی تر کاک نەریمان دۆشکە چەندین فەرماندەی ترمان من لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ هەمویان دانوێن. ئەگەر بین باسی هێرشی دوشمن بکەین، بە پێی هەموو سەرچاوە زانیاریەکانی ئێمە دوشمن ماوەیەکی زۆر بوو خەریکی خۆ ئامادەکردن بوو بۆ ئەوەی کەوا هێرش بکەن و بەنیازی گڵاوی خۆیان کەرکووک داگیر بکەن و وەزعی خەڵکەکەی تێ بکەن و بیخەنە ژێر ڕچێفی خۆیانەوە. ئەمە بۆ هەموو جەماوەری کوردستان و خەڵکی کەرکووکیش دڵنیا ئەکەینەوە کە لە پارێزگاریکردندا کەرکووک و خەڵکی کەرکووک ئاواوەکو برادەرەکانی پێشی خۆمان جانی خۆمان بەختەکەین، پارێزگاری لێکەین. من دڵنیایەکەمەوە کەوا کەرکووک ئەمانە پارێزگاری لێکراوە پارێزراویشە، بەڵام ئێوە زانیاریتان هەبوو کە تیرۆریستانی داعش لەو شەوەیە هێرشەکەنە سەرتان؟ من وا دێم باسی یەکەم ئەوە بە تەفسیلەکەی ئەوان ماوەیەکی زۆرە ئەمان بەنیازی گڵای خۆیان ینی داعش ئەبێ ئێمە حسابی ئەوە بکەین داعش زۆر بە بچووکی سەیر نەکرێت و ئەم هێرشەی کە کردی بۆ کەرکووکیش وا بە ئاسانی بە بچووک نەکرێتەوە. هێرشێکی زۆر گەورە بوو، پلان بۆ بەرنامە بۆ داڕێژراو بوو لە لای خۆیانەوە، بەڵام بە پێی هەموو ئەو سەرچاو زانیاریانی کە هەمان بۆ ئێمە وەکو هێزی پێشمەرگە ئامادەباشیمان بۆ کردووە. دوشمن هێزێکی زۆری لە زۆر شوێنەکانی ترەوە کۆ کردووە کە لە هەندێکیان هێزی بیانیان پێڵێن، هەندێکیان هێزی نوخبیان پێڵێن و لە چ جای ئەو خەڵکانی تریش کە لە سنوورەکانی خۆیانە بەشدار بوونە لەگەڵیانە. لە 5 محوەری ڕئیسی دوشمن هجومی کردووە کە مەلا عەبدوڵایە، تەللوەردە، مەکتەب خالیدە، نەهرەوانە، زائیدەن ڕەشاد. بێزگە لە ئەمانە هەموو خەتی ڕئیسین، هەمووی ئەم خەتە ڕئیسیانە دێنەوە بۆ کەرکووک. لە هەموو ئەم خەتە ڕئیسیانە دوشمن بە نیازی گڵاوی خۆی لەو شێوانەی کە هەیەی بەکاری دێنێ لە شەڕەکانیە کە لە زۆر شوێن بەکاری هێناوە، چی لە شۆڤڵی کە پێڵێن شۆڤڵی درعکراو یاخود گەڵابا کە هەمان شێوە دەرعیان کردووە و دێتە پێشەوە کە هەندێک چەک تەسیری لێ ناکا. بۆ هەموو ئەم خەتا ناوچەکانەدان درا بوو، بەڵام بە ئێمە وەکو ئەوەی کەوتە زانیاری، بەڵێ ئێمە زانیاریمان هەبووە، بەڵام بزەبت سعاتی 0 ناتوانانی تهدید بکەی، بەڵام ئێمە معلوماتمان هەبووە و تەقاریشمان هەبووە. من خۆم تەقریرم هەبووە بە سەروی خۆم داومە 2 ڕۆژ لەوە پێشکەوە تهدید کراوە لە کەی بۆ کەی ئەمانە هەر کاتێک ئاوهەوا لەبار بێت بۆ بەرژەوەندی ئەوان ئەم هێرشە دەست پێکەن. ئەم هێرشیان کردووە ئەمان توانیوانە لە 3
محور لە محوەرانی باسم کرد خەرقی هێزەکانی ئێمەیان کردووە لەبەرەوەی هێرشەکان زۆر گەورە بۆ من لێرەوە بۆ هەموو خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووکیش ئەم وردەکاریانە کە باسەکەم بۆم نییە کە بڵین هێزی پێشمەرگە بەرگری نەکردووە بەڵام لە تاکتیکی جەنگە بە هەنێک کات تۆ دەبێ بزانی چی ئەەکەی تاکو و دژمنەکەت بشکێنی ئەوان هێرشەکەیان زۆر فراوان بوو بەڵام توانرا بە هەم بە فەرماندەی ئەو فەرماندانەی کەوا لە بەرەکانی جەنگ لە مەیدانا بوون و هەکو ئەو فەرماندانەی تریش کە تەوجیهاتیان ئەدا یەکەم جار ئەو هێرشە گەورەی کە کرا هێزی پێشمەرگە توانیان زەخمی هێرشەکە ڕابگرن و بە ماوەیەکی کەم خۆتان نەزانن ینی لە ماوەیەکی زۆر کورتە دژەهێرش دەستی پێکردوێتەوە ئەنی هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا لە زۆر شوێنجەمان لێبێ پێشمەرگە شکاوە و پێشمەرگە شوێنەکانی لێگیراوە نامێ بۆ هەموو خەڵکی ڕوونکەمەوە پێشمەرگە لە سیاقاتی سەربازیە ئەمە ناکاتەوەی کە پێشمەرگە تێکشکاوە یا شوێنی لێگیراوە ئەوان خەرقی هەنێ سەنگەری ئێمەیان کردووە بەڵام لە ماوەیەکی کورتە ئەو ڕۆژە هەر نەفسی ڕۆژ هەر لە بەیانی زوو هەنێ شوێن یەکسەر گیراوەتەوە کە ئەو هێزانی کەدان درابوون هێزی احتیاتیان پێوەترا و دژە هێرشیانە کردەوە من لێرە تهدید ناکەم دەور و تاسیری هەر هێزێک بڵێم فلان هێز دەمەی کردووە من هەموو هێزی پێشمەرگەی کوردستان ئەوەی بە هێزی چەکداری هەرێمی کوردستان ناسراوە هەموو هێزی پێشمەرگەی کوردستانە ئیتر لە هەر شوێنێکا بێت لەمە من دەستخۆشی لە هەموو یەکەم بەڵام بە پلانی دژە هێرشەکان زۆر بە ڕێکوپێکی ئەنجام دراوە لە هەمان کاتە لایەنی هاوپەیمانانی دەور و تاسیری خۆیان هەبوو ئەوانش لە کاتی خۆیانە گەیشتن یەکەم جار بە ماوەیەکی کەم زەخمی هجوومەکە ڕاگیرا و هەر لە دوای ئەوە بە ماوەی چکەمێشتا لە هەنێشان هێشتا ڕۆژ هەڵات و دژە هێرش دەستی پێکردوێتەوە و هێزەکان دەور و تاسیریان زۆر هەبوو ئێمە هەر لە یەکەم ڕۆژە توانیمانە تاک و تەللوەرد ئازاد بکەینەوە هەر لە ڕەشات تاک و تەللوەرد هەموو شوێنانەی کەوا داگیر کرابوون ئازاد کرانەوە ئەگەر ئەمە پرسیارەت با تەواو بکە مەتوانی دوای پرسیارەکەی تر بکەیتەوە تۆزە مقاتەعە مەکە ئەگەر ئەوە بۆ ڕۆژی دوایی هێزەکانی تر کە ئامادەکرابوون بۆ دژێرش بۆ مەنتقەی سنووری ملا عەبدوڵڵا و خەباز و شوێنە بیرە نەوتیەکان ڕۆژی دووەمیش لە پێشەوەی ئێوارەدا بێت ئەو شوێنانە هەمووی گیراوەتەوە واتە هێزی پێشمەرگەی کوردستان نەیهێشتووە هیچ سەنگەرێکی پێشمەرگە ماوەی 24 ساعت بەدەستی دوشمنەوە بێت هەموو شوێنەکان ڕزگار کراونەتەوە و ئێستا هەموو ئەو شوێنانەی کە دوشمن لێ هاتووە پێشەوە هەموو شوێنەکانیان لێ گیراوەتەوە ئەگەر زیاتر بەدەستمانەوە نەبێت کەمتر بەدەستمانەوە زۆر باش تەقانەوەی پرد ئێستا بۆ تەنەریتی لە لای داعش کە ئەم ڕۆژێکێکی تر لە پردەکانیان تەقاندوێتەوە ئەوەی پردی سکە لە معسکەر خالید و مریەم بەگەوە تۆ وەکو فەرماندەیەک ئەمە چۆنە بینی من ئەوەی ئەیبینم بۆ تەقانەوەی پردەکانەوەن بە تاکید لە دوای ئەم شکستەی خواردیان کەمێکیش با ئیشارەت بە شکستەکەیان بدەن داعش لە ماوەی داخلبوونی لە مانگی شەشەوە کە داخلی عێراق بوون و شاری مووسڵ و تکریت و بەشێکی لە باشووری کەرکووکیشان داگیر کردووە و بەشێکی دیالە و هەروە ڕمادی تا ئێستا لە هیچ شوێنێکە ئەمەنە خەسارەتیان بەر نەکەوتووە کە لەم شەڕەیە لە کەرکووکە ئەوەنە چەکداری خۆیان لە دەست نەداوە کە ئەمڕۆکە لەو شەڕانەی هەفتەی ڕابردووە لە هێرشەکەیە لە دەستیان داوە چونکە تەنانەت ئەو تەرمانەی بە جێوان سەدانیان تێپەڕاندووە و چەندین تەرمان هەیە تا ئەم لە حزێر من لەگەڵتان قساکەم لەبەری خۆشیانایە و سەگووانە تەرمەکانیان نەخۆن نایبنەوە لە لای خۆشیانە ینی تووشی شەڵەژانێک بوونە تەسەوری ئەوەیان ناکرد کە بەم شێوەیە تێکەشکەن لەبەرەوە ئێستا بە تاکید ئەمریکاییکەن مەوزوعی پرتەقاندنەوە ئەوەیە ئەوان تاکیدن کە هێزی پێشمەرگەی کوردستان واتوانم بڵێم بە هەماهەنگی لەگەڵ هەموو هێزە عێراقیەکانە لەم ئاستە ناوەستن چکە ئێمە پلانیەوەمان هەیە ئەبێ هەموو سنووری کوردستان و هەروەها سنووری عێراقیش بە تێگڕا لە داعش پاک بکرێتەوە ئەوان مەترسیەوەیان هەیە کە هێزی پێشمەرگە خۆیان نەزانن لە شکستان و ئێمە معلوماتمان لەسەریان هەیە پرتەقاندنەوەکەیان لەوە سەرچاوی گرتووە کەوا ئەوان بەوەی بە حسابی گڵاوی خۆیان ڕێ لەوە بگرن کە هێزی پێشمەرگە نەتوانێت پێشڕەوی بکات و شوێنەکانیان لێ ئازاد بکاتەوە نەتیجەی ئەوەیە کە پردەکانە تەقێنەوە لە دوای خۆیان بەڵێ ئێوە تاکوچەنێ زانیاریتان هەیە کە ئێستا ململانیەک هەیە لە حەویجە لە بینی عشیرەتە عەرەبەکان و داعش بۆ ئەوەی کوڕەکانیان و کە سوکاریان بێنە ڕیزی داعشە و دژی پێشمەرگە شەڕیان پێ بکەن
من پێشەکی ئەمە بە تاکید لەسەر هەموو ئەو وەزعانەی کە هەیەە هەم داعش و هەم ئەو عەشرەتە عەرەبانەی کە ناوتێنان ئێمە بە بەردەوامی سەرچاوەی زانیاریمان هەیە و زانیاریمان لەسەریان هەیە لەسەر جم و جوڵەکانیان و لەسەر هەڵسو کەوتەکانیان. من بە سەراحەت دەمێ لێرەوە بڵێم بەداخەوە لە سەرەتای هاتنی داعش بە سەراحەت بەشێک لە عەشرەتە عەرەبەکان پشتگیری داعشیانە کرد و ئێمە خەڵکیان تیان ناسین و من خۆم شخصی لەگەڵ هەنێکیان قسەم کردووە سەرەتا ئەوان خۆیان وادانا ئەوان نوێنەری دەوڵەتی ئیسلامین و بەشێکیان پشتگیریانە کرد و ئەوانیش بە نیازی خۆیان داعش وای بەوان پیشاندا بوو کە ئەمانە ڕزگاریانەکەن بە پێی لەو بارودۆخە زروفە خراپەی کە لە عێراق و لە وڵاتەکەمان هەیە بەداخەوە کە هەنێ مۆزوعی طایفی هەیە هەنێ مۆزوعی نەتەوایەتی هەیە بۆ حسابەی ئەمانە کەوا غەدریان لێکرێ ئەمان ڕزگارکەریانن بەشێک لە عەشرەتە عەرەبەکان و هەروەها ئەو گورە تروستیانەی کە پێشتر هەبوون وەکو ئەنسار السونە و جەیش الئیسلام و ئەم نەقشبەندیەکان و ئەمانەش سەرەتا هەموو بەیعەتیان کرد و چوونە ژێر ڕوچێفی داعشەوە بەوانە بەڵام کە بە پێی ڕۆژگار کە ئاگەیشتە ئەوەی هەتاکو ئەمڕۆکە هەموو ئەو وعد و بەڵێنانی کە دابیان ئەمان نەیانتوانیوە بەعەکسەوە داعش هاتن هەموو ئەوانیان ئیهمال کرد و بڕیارەکانی خۆیان بەجێبەجێکەن بە تایبەت لەم شەڕانەی ئەخیر خۆشبەختانە ئەمەنیان خەڵک لێ کوژراوە لەمە تووشی ئەشکال بوونە مەسەلەن بەدەیان خەڵکی ئەو دێهاتانە ناو عەشرەتە عەرەبەکان خەڵکیان لێ کوژراوە مەیتەکانیان نەچۆتەوە ئەوەی ئێمە معلوماتمان هەیە ئەوان هەوڵیان داوە بەوەی کەوا ئەمە پیانیان ڕاگەیاندووە بۆی هەوڵ بدەن لەم شەڕە قێزنەوەی کە کردویانە بیکەنە شەڕێکی طایفی یان قەومی علاساس ئەمە کورد کوڕەکانی ئەوەی کوشتووە و دەبێ خۆتان هەوڵ بدەن دەبێ خەڵکی تر بێنن جەنگاوەری تر بێنن مشکلەکانیان ئەمڕۆی متابعەکەین لەسەر ئەوەیە بە حکمی ئەم زەرەر و زیانی کردویانە خەڵکێکی زۆر لیان کشاوەتەوە بە جیان دیاڵن و ڕائەکەن ئەمجا ئێستا هەوڵدەن لە زۆر شوێنە لە عەشرەتەکان بیکەن بە مەرکەزی یان لە هەر دێکا ڕۆن ئەیکەنە بە زۆر بەڵێ داوایان دەکەن بن لە هەر دێکا بێت دەکەس بێت یان چەندێک ئەوان کە داوایەکەن ئەبێ بێت بەشدار بێت لەگەڵانە ئەشکالەکانیان ئێستا لەسەر ئەمەیە عەشرەتەکان بەشێکیان ئەو شتانە قبول ناکەن و بەشێکیان وتیان ئەمە ئێوە ئەم شەڕاتانێوا دەکەن ئەم شەڕە شەڕی ئەوە نییە هیچ کاتێک شەڕی کورد و عەرەب لەم سنوورانە نەبووەوە ناش بێت لەبەرەوە ئێستا مشکلەکان لەوەیە بە پێ و زانیاریانەی کە بە ئێماگات لە هەنێ شوێنە تەشەنوزەکان گەیشتۆتە ئەوەی کە بەرامبەر یەکیش دابنیشن و یا تەقەش لە یەک بکەن لەبەر ئەم مەوزوعیانوێ بە زۆر خەڵک بێنن چەکداری بکەن لەگەڵ خۆیانە و هێرشی بکەن بە تایبەت زۆر لە هەوڵەدەن لە خەڵکی هەرزەکار و ئەوانە سوود ببینن بە زۆر بیان هێن و بەشداری شەڕەکانیان بکەن ئێمە معلوماتیشمان هەیە لەسەر شێوەی شەڕەکانیشیان هەوڵەدەن زیاتر کازنەبیەکان ئەوە بێت ینی گەڕاونەتەوە بە هەنێ فکرەی زۆر دواکەوتووی بە تایبەت کاتی بەعس کە زۆردا لە شەڕی ئێران عێراق ئێمە جۆمان لێبوو باسییانە کرد کەوا لە دواوە لیژنەی ئەعدامات دانراوە ینی بەشێک لەو شتاناکەن تەنانەت بەوانێ لیژنیان داناوە گەر بێت و خەڵکەکانیان کە دێ بۆ شەڕ بگەڕێنەوە لە دواوە بیان کوژن جا مشکلەکان لەسەر ئەمە دروست بووە لەگەڵ عەشرەتە عەرەبەکانە ئێمە هیوادارین ئەو عەشرەتە عەرەبانەش ئێستاوانی کە سەرەتا پشتگیریان نەکرد و بە ڕزگارکەری خۆیانیان نەزانی ئەوە بۆیان دەرکەوت و ڕووی ڕاستەقینەی داعش بۆ ئەوانیش دەرکەوتووە حەق ئەوانیش بە خۆیان نابستنەوە وە لە لای خۆیانەوە هەوڵ بدەن وای کوڕەکانیان لە پێناو داعش بە کوشت دەدەن بەعەکسەوە هەڵ بدەن یەک بگرن و خۆیان چەک هەڵبگرن ئێمە پشتیوانیانین و قەناعەتمە حکوومەتی هەرێم پشتیوانیانە و حکوومەتی مەرکەزیش پشتیوانیانە بۆ ئەوەی هەوڵ بدەن خۆیان ناوچەکانی خۆیان ڕزگار بکەن باشترە لەوەی زیاتر مناڵەکانیان بە شەڕی داعشەوە بە کوشت بدەن زۆر باشە پێشمەرگە شەڕی دژی تیرۆرەکە لە بری هەموو جیهان هاوپەیمانیەک پێک هاتووە تاکو چەندێک هاریکاریەکانی ئەو هاوپەیمانێتیە بۆ پێشمەرگە بەڕای تۆ لە ئاستی پێویستدایە ئێمە سپاسی هەموو هاوپەیمانانەکەین سپاسی هەر کەسێکەکەین کە هاوکاری کردوین چی لە ئەو جیرانەکانمان لە وڵاتانی ئیقلیم و چی لە ئەو وڵاتانەی کە لە ناو هاوپەیمانی دژە تیرۆران ڕاستی ئەمە بڵێن هاوکاری گەیشتووە بەڵام هێشتا ئەو هاوکاریانە وەکو پێویست بمانەوێت ئێمە پێویستمان بە هاوکاری زیاترە ناڵێن هاوکار نەکراوین هاوکاری باش کراوین لە لای هاوپەیمانەکانمانەوە و ئێستا ژووری عملیاتی مشتەرەکمان هەیە لەگەڵ بەشێک لە وڵاتانی کە لە ناو هاوپەیمانەکەیان و
هاوکاریەکانیشیان گەیشتەوە بە دەستی پێشمەرگاوە بەشێک لەو چەک و تەقەمەنیانەی کە هاتوونە ئێستا لە سەنگەرەکانی ناو پێشمەرگەنەوە بە دەستی پێشمەرگۆیەوە زوریشی لە زۆر شوێنە سوودیشمان لێ بینیوە بەڵام من لێرەواڵێم هیوادارم ئەو هاوکاریانە زیاتر بکرێت بۆ ئەوەی بە تەواوی بتوانین داعش تێک بشکێنی. بەڵێ هەز ناکەی حکوومەتی عێراق سست بێ لە بەرامبەر پلانەکانیە بۆ ئەوەی مووسڵ بگرێتەوە و هەندێک لە ناوچەکانی ترکە لە ژێردەستی داعشایە لە مانگی شەشەوە تاکو ئێستا پلانێکی ویان داناوە ئەوە ئەبووە هاوکار بۆ ئێوە بۆ ئەوەی هێزی پێشمەرگە هەماهەنگیان بێ هاوکاریان بێ داعش بە تەواوەتی لە عێراق پاک بکەنەوە. والله من زۆر جۆم لێبێت لە ڕاگەیاندنەکان لە هەموو ئەو ڕێزانەی کە لە ناو وزارەتی بەرگری عێراقیان یا لە ناو وزارەتی ناوخۆی عێراق یاخود بەرپرسەکانی تری حکوومەتی مرکزی زۆر جار جۆمان لێبێت کە باسیواکەن ئێمە لە ئامادەسازیان بەڵام بەڕاستیەوەی ئەیبینم ئامادەسازیەکانی ئەوان وەک پێویست نییە زۆر هەنگاوەکانیان خاوە لەبەرەوەی بەڕاستە 6 مانگ زیاترەوە ئەمە لە ناو مانگی دویان دەبێتە 8 مانگ بەڕێی منە وایە سوپای عێراق و ئەو هێزە چەکداری کە لە عێراقا هەیە ئایا ئیتر سوپایە ناوخۆیە حەشتی شعبیە دەبێت هەموو ئێستا ئامادەباشەکانیان تەواو بکردایەوە هەوڵیان بدایە ئەمان باسیەوە کە من لەم ڕۆژانە لەو مؤتەمەرەی لە ئەڵمانیا بوو جۆم لە تەسریحێکی جەنابی سەرۆکوەزیران جەنابی دکتۆر عەبادی بوو باسیەوە کە دەڵێمە پلانمانداناوە لە نزیکترین دەرفەتا مووسڵەگرینەوە ئێمە هەر مووسڵ نییە بەڕێی من یعنی عێراق بەشێکی زۆری ڕەمادیشیان لە دەستداوە و بەشێکی تکریت هەر بە کاملی منطقەی سامەڕاوانەی لێ دەرکە زۆربەی زۆری هەم مرکزی پارێزگاکە و زۆربەی شوێنەکانی تر بەدەستی داعشەوەیە من یوادارم لەگەڵ هەنێ ڕەفیق و برادەریشمە هەیە لەوێ قسەم لەگەڵ کردوون بە حسابیەوەی خۆیان خەریکی ئامادەباشین و ئەو هێزانی عێراقیش کە قوتانەزانین عێراقیش چەند فرقەیەکی تێشکا و هەر تەواو کۆتایی هات مثلەن فەرقەیش جەیشی نظامی و هەروە فەرقەی شۆرتەی اتحادی لە مووسڵ هەموو تەواو بوو لە تکریت تەواو بوو لە کەرکووک بە هەماشەوە لە ڕمادی بەشێکی ئەمە بە تاکید ڕێخستنەوەی و ئاسان نییە بەڵام ئەبێ پەلەی لێ بکەن من زۆر لەگەڵ ڕەفیق قوشتمە لەوێ هەیە قسەم لەگەڵ کردوون زۆر دارەڵێن هەر خەریکی خۆسازدانین قەناعەتم وایە هیوادارم لەو نزیکانە ئەوان ئەو ئامادەسازیانە تەواو بکەن منطقەی تکریت و بێجی ئەو منطقانەش بە تەواوی ئازاد بکەن پلانیان هەیە بە زەمەکەی جێبەجێکرێت ئەوەی کە منەی بینم بە سستی هەنگاوەنێن هیوادارم باشتر هەنگاو بنێن بۆ ئەوەی ئێمە چەندێک زوو هەوڵ بدەین ئەو شوێنانە بگیرێتەوە چەندێ زووتر ئەتوانین داعش لە عێراق تێک بشکێنین چکە دەبێت تۆ هەنگاوی بنەی نەهێڵی زیاتر جێپێگیر کات چەندێک ئەمێنەوە ئەمان زیاتر شتی تەخریبات و عبواتی ناسیفە و خان و تەڵیمکردن و لەمانەیە زیاتر دەور تاسییان هەیە لەبەرەوە هیوادارم جێشی عێراقەوە ئامادەباشی تەواو بێت و ئەو ناوچانە هێرشی بۆ بکەن و ڕزگاری بکەن. بەڵێ ئێستا ئەبینی هەندێک لە ڕاگەیاندنەکان هەندێک هەواڵ بڵاو ئەکاتەوە بە بۆچوونی تۆ ئەمە لە زەرری پێشمەرگە کۆتایی نایە بە نمونە هێشتا چەکەکە نەگەیشتۆتە مەتار ڕاستە و خۆی گوازێتەوە ئەڵێ ئەو چەکە دێت و پرسیارژ ئەکا ئەو چەکە چۆنە و جۆرەکەی چۆنەوە ئەمە شتی وە ئەبێت. وەڵای من پێش هەموو شتێک سوپاسی هەموو ڕاگەیاندنکارانەکەم چای یەکە بە یەکەیان ماچەکەم ڕەنگ بە زۆر جاری تریش ئەمە لەسەر ڕاگەیاندن قسەمان کردوێ لەم منبەرەی ئێوە من لەسەر ڕاگەیاندن قسەم کردووە حقیقە دەبێ واقعی بین ڕاگەیاندنی کوردی ئەمڕۆی کە ئێمە لە ناو هێزی پێشمەرگە ئەیخێنینەوە بەشێک لە زیادە ڕۆیی تایە لە زۆر شتا ینی بۆ نمونە ئێمە قسەمان لەگەڵ کردن تۆ زۆر جاروا هەیە شەڕەکەت بەو شێوەیە نییە تۆ چی قەبارەکەی زۆر زۆر گەوراکەیتەوە من لەگەڵەوەیان نیم هیچ شتێک لە ڕاگەیاندن پشار درێتەوە لەبەر ئێمە وڵاتێکین هەنگاوەنین بۆ دیموکراسی لە سەرەتای دیموکراسیەتین بڵێن ئەمە ئەبێ قەدە بەڵام هەنێک شت هەیە لە ڕاگەیاندنێک کە تۆ زەربە لە خۆت بدادەمە بەڕاستی ناکرێت لە خزم ئێمە هەموو دام و دەستگاکانمان ئەبێت لە خزمەتی ئەم پرۆسی ئێستایا بین ئەم قۆناغیا بین بە تابێت ڕاگەیاندن دەور و تاسیرێکی زۆر هەیە خەڵک ئێواران دانیشیان بە ڕۆژەوە هەمووی بەدواداچوونەکە بۆ هەموو ئەو هەواڵانەی کە هەیە لە ناو ڕاگەیاندنەکانە لە هەموو تیڤیەکانەوە لە هەموو سەتەلایتەکانەوە کە تۆ هەنێ هەواڵە دەی زۆر جارەبیینی بە پەلە شتێک بەوەنە گەورە نییە من یەک نمونی بچووکت بۆ بێنەوە دوو شەو لەمە پێش لەگەڵ جەنابی کاک شێخ زەفەر کە ئێستا مەسئولی هەموو ئەم هێزی پێشمەرگەیە ئێوارە پێوتم بەچین سەردانێکی سەنگەرەکانەکەین لە منطقەی
ڕەشاد ڕۆشتی ناترچی بە پێچی بەسارە هەموو سەنگەرەکان بۆ لای پێشمەرگە و معنیات بۆ تا گەیشتینە تەلوەرت لە تەلوەرت لەوێ بووین سەردانی هەموو ئەو لیوانەوەی کرد دوایی ئامەلیوایەکی لێ بوو کە حاج عوسمانەتی لە ئەم چای خۆین چامان خواردەوە بوو بە تەقەیەکی زۆر ئەنی تر ئەو لەگەڵ ئامەلیواکەی تر پەیوەندی کردوتی ئەوە چیەوتی وڵات تقریبان هەندێک شتێکیان پێوە ناوین و تەقەمان لێ کردنەوەوانە و شتێکی وانیەوانە سەرمان کرد بە پەلە خەڵک تەلەفۆنی بۆ کردین لە هەندێک کەناڵ دایان گرتووە ئەڵێن هێزی پێشمەرگە هێرشێکی داعشی لە تەلوەرە تێکشکان کاکە ئەمە بەڕاستی هێرش نییە ئەمە گوناحە تۆ بەم 11 شەوە بە پەلەیەکدا بگری بۆ خەڵک باشە حسابکە ئەم خەڵکە بەشێکی کاروکاسبی هەیە بەشێکی خوێندکارە بەشێکی نەخۆشە نەخۆشی دڵی ڕێن بێت لە ڕاستەنینێکە تاسیراتی خۆی بۆچیتان کردو بۆی ئەمە نەمێنێ ئێمە هەوڵی زۆرمان داوە بە سەراحەت من ناشارمەوە تا ئێستا سەیتەرەمان نەکردووە هەوڵی زۆرمان داوە من ئەوەش ئەڵێم ئێمەش لای خۆمانەوە بەس ئەوە ناخینە ئەستۆی ئەوان بەڵام ئەنێک کەم تەرخەمی هەیە ینی تێکەڵەیەک هەیە بۆ نمونە تۆ ڕاگەیاندن کاریە چی لەگەڵ ئەستەرێکە لەگەڵ حرمەتی زۆرم یان لەگەڵێکێ لە پێشمەرگەیەکی بەڕێزە لە لاوە ڕقم تەلەفۆنەکە تێدەی تێ و ڕقم تەلەفۆنەکەی ئەوی ژوەرەگیری ئەڵێ هەر حەدەسێ بوو یەکسەر تۆ پەیوەندیم پێواکەی ینی لەوێەوە یەکسەر سەیرەکەی بەنمونە پێشمەرگەیەکە هێشتا بە توای نەیزانیوە کە تەقەت دروست بوو بە تەقەیەکی تۆزێت چڕ بوو بە پەلا یەکسەر تەلەفۆنەکات بۆ شوێنەوە ئەڵێ ئەوە شەڕ دەستی پێ کرد و ئێرش دەستی پێ کرد بی ئەوەی بە چاوەڕوان کا بزانێ ئەمە چەندێکە مەسەرەن ئەم تەق ئەمانە بەڕاستی تاسیراتی سلبی هەیە من حرمەتم هەیە هەموو لایەک ئەبێ بزانن ڕاگەیاندنیش کاکە من ناڵێم 2 ساعت چاوەڕێم کە تا هەوڵەکەت پێگا من دەڵێم 1 ساعت چاوەڕوان بن نیو ساعت چاوەڕوان بە بزانە ئەو حەدەسە چۆنە اینجا بیوازەوە بۆ تیڤەکەت و بیکە بە پەلەی خۆتان بەنیاز نین مەسەلەن لیژنەیەک پێک بێنن ئەو کەسانە دەستنیشان بکەن کە ڕاگەیانەکان هات لێدوان تەنها لەوان وەربگرن بەڕاستی من هیوادارم ئەوە بکرێت من هیوادارم وەکو خۆم کە ئێستا وەکو وتەبێژی محوەری کەرکووک قساکەم لێرە هیوادارم ئەو وتەبێژەی کە هەمانە لە وزارەتی پێشمەرگە هەوڵ بدەن هەموو ئەو تەسریحاتیان ئەو لێدوانانەی کە هەیە بگەڕێتەوە هین هەموو محوەرەکان بگەڕێتەوە و لە وزارەتی پێشمەرگەوە ئایا لە ڕۆژانە بێت یاخۆ هەفتانە بێت بە پێی پێویستی هەموو ئەو لێدوانانە لێ بڵاو بێتەوە بەڵام بەڕاستی ئێستا تێکەڵەیەک هەیە شتەکان نەگەیشتێتەوە ئاستی وەکو خۆی ڕێک بخرێتەوە لەبەرەوە من لێرەوە داواکەم لە ڕاگەیاندن یاخود هەنێ شت بڵاو کراوەتەوە بەتایبەت لەسەر بەزئی دوشمن باسی ئەوەکەن زۆر جار بڵاوە کرێتەوە نازانم داعش لە حەویجە چوڕیشی تاشی دێت بۆ ناو شار چێکات یاخود وەڵا ئەوەندە ماتۆڕ هات یاخود نازانم وەڵا ئەڵێن بە دلی کوردی باش کاکە ئەمانە کۆمەڵێت لە ناو جەنگە هەموو کات پروپاگەندەی ڕەش و سپی هەیە ئێمە من گوێی لە ڕاگرم لەم نزیکە سەنگەرانەی خۆمان زۆربەی زۆری پروپاگەندە ڕەشەکان ئەوانی دژمن بڵاوەکەنەوە ینی تۆ پروپاگەندەی ئەوەشت هەیە یعنی چی مەسەلەن دژمن بەم شێوەیە هجومت بکە ئەمانە دڵنیابن ئەمانی کە داعشێکن هەموو شاردنەوەی ئەو شکستانەیە کە کردوویە بەسەریان هاتووە لەم شەڕانە ئەمانە زۆربەی زۆری دیعایان و من هەموو خەڵکی کەرکووک دڵنیاکەمەوە بە باشی تەعامل بکەن لەگەڵ ئەم ڕووداوانە و ڕاگەیاندنەکانیش بە تایبەت پێیان ئەڵێم پەلەپەل مەکەن هەر هەواڵێک کە بێ بە دڵنیاییەوە ئەگا پێتان لەلایەن هێزی پێشمەرگەوە و هەموو شتەکانیش بەڕاست درستی ئەمە بۆ جەماوەری خۆمان ئیگوازینەوە بەڵام لە کاتی خۆیان بێت نەک بە و پەلەپەل و هەڵەشەیە زۆر باشە ئێستا خەڵک لە دڵسۆزیان و پشتیوانیان بۆ هێزی پێشمەرگە کۆمەک بۆ پێشمەرگە کۆ ئەکەنەوە خواردن بۆ پێشمەرگە دروست ئەکەن تۆ قسە لەسەر ئەمە چییە؟ بەڕاستی من لێرەوە نازانم چی بە خەڵکی کەرکووک بڵێم هەرەوە ناتوانم بڵێم دەست و چاوتان ماچەکەم پشتگیری خەڵکی کەرکووک بۆ هەموو جەپەکان زۆر پێشمەرگە لە زۆر شوێنەوە هاتۆ پارێزگاری لەم سنووراکات بەڵێنەوە پێشمەرگە ئەرکی خۆیەتی ئەو ئەرکە خۆی هەڵی بژاردووە خۆشتان نەزانن ئێمە تەجنیدی مەرکەزیمان نییە خەڵک بە زۆر بڵێ ئەبێ بچی بێ پێشمەرگە هەمووی ئەوەی کە هاتووە ئارەزومەندە هەر لە هەموو سەرەوەمان تاکو خوارەوە بە خۆبەخشە لە ئەساسیەکەی بەسەنەن خۆی هاتووە تەوعی هاتووە بەتە پێشمەرگە بەڵام لەگەڵ ئەوەشە پشتگیری خەڵکی کەرکووک هەموو شوێنەکانی تریش بە تایبەت کە من ئەڵێم کەرکووک زۆر نزیکە لە سەنگەرەکانەوە خەڵکی کەرکووک درێغیان نەکردو بەڕاستی من ئێمە نازانین چۆن بە چ زمانێک سوپاسیان بکەم من سوپاسی هەمویانەکەم سواسی ئەو کەساناکەم کە لە ڕۆژی شەڕەکەیە
لەو کاتە سەختەیە من بەیانی زوو خەڵکم بینیوە لەگەڵ بەیانە لە فەی گەیاندۆتە سەنگەرەکانی پێشەوە ڕۆژەکانی تر بینیومە سارە بەڕیس خواردنیان حاضر کردو هێنایەنە سەنگەر بە سەنگەری پێشمەرگارگرن تەوزیعیان کردووە خەڵکە دەوڵەمەندەکانی کەرکووک لێرەوە حرمەتی زۆرم بۆیان هەیە خەڵکی زۆریان پەیوەندیان پێوە کردوین بۆ نمونە 400-500 نەفەر خواردنیان دروست کردو هێناویانە تا 1000 نەفەریان دروست کردووە بیبەن بۆی و ئێمە هەوڵمان داوە بەشێکی ئەمە ئیدارەیەکی گشتیمان هەیە لێرە کە بەڕێز مامۆساکاوە سەرپەرشتیەکە زۆربەی شتەکانە چێتەوە لای ئەو لە ڕێ ئەوە تەوزیعی شەکرێت هەنێک کاتیش بەتایبەت ئەو ژەمانەی بڵین کە گەرم و حازرەکرێت و ئەوانە ئیتر پەیوەندی بارێکە لەم برادرانی ئەمەوەکەن کاگوەستا بێیان من بم یان هەر یەکێک لەو هەواڵانەی ترمان بێت هەوڵ دەین بە پێی توانە هەم بەڕاوێژ لەگەڵ مامۆستاکاوەیە بزانێت چێزێک لە چۆ پێویستی بەو شتانەیە بۆیانە بن من ئەمەیە لەوێ شۆ شتێک بڵێم ینی مەوزوعی خواردن هێزی پێشمەرگە هەموو پێداویستیەکی خۆی هەیە و بۆی دابین کراوە ئەمانەی کە دێت پشتگیری و دڵسۆزی خەڵکە بۆ ئێمە ئەوە نەبێت خوانە خواستە بڵێن هێزی پێشمەرگە خۆی شتی نییە بەڵام ئەمە ئیزافەیە خەڵک لە دڵسۆزی خۆیان می کردووە بەڕاستی من لێرەوە دەسوچاویان ماچەکەم هەموو خەڵکی کەرکووک لە ئاستیانە سەر دانوێنم زۆر پشتگیرمانن ئەو پشتگیریانی ئێمە ئەوان بۆ ئێمە و بۆ هێزی پێشمەرگە وای کردووە کە پێشمەرگە زیاتر ورەی بەرز بێ زیاتر دڵسۆزتر بێ بۆ پارێزگاریکردن لە خاک و خەڵکی کوردستان ئێستا ورەی پێشمەرگە لە چه ئاستێکایە بە دڵنیاوە پێتەڵێم ورەی پێشمەرگە ئێستا زۆر بەرزە ئێمە بە درێژایی 6 مانگ 7 مانگی ڕابردوو لە باشوور و باشووری خۆراوەی کەرکووک زۆر جار شەڕوپێکادان دروست بووە بەڵام بە حەقیقەت هجوومێکی وام و باشتر و گەورە بەم ئاستە قەبارە گەورەیە لە سنووری کەرکووکە نەکرابوو بەڵام ئەم جارە کە ئەم هێرشە گەورەیە کراوە بۆ پێشمەرگە ئەو داعشانەی کە مەیتیان بەجێماوە ئەگەر بڕۆی سەیری مەیتەکانی کەی بەشێکی ئەگەر بڵێ فڕۆکە کوشتێتی وەمانەیە زیاو پەیمانانیان بەشێکی لە قەسفی تۆپخانەکانی خۆمان کوژراون بەڵام بڕۆ مەیتیان ببینن بزان چەندێکی بەفیشک کوژراوە ینی ئەمە وای کردووە کە هێزی پێشمەرگە ئەزانێت ئاستی دڕندەی ئەم دوشمنە چیە توانێتی بەرەنگاری بێتەوە و چ زەربەیەکی لیان داوە ئێستا من بە دڵنیایەوە ئەڵێم ئێمە بە بەردەوام لەناو پێشمەرگەین لەناو سەنگەرەکانین پێشمەرگە ورەیەکی زۆر بەرزی هەیە و دڵنیاش بوونەتەوە کە دشمن نیازی گڵاوی چییە کە داگیرکردنی خاچی کوردستان و خەڵکی کوردستانە چکە بۆچی ئەمان بەسەوە نییە بڵێ وڵا کەرکووکە گرنەوەن ئەگەر بە نیازی گڵاوی خۆیان بۆیان بکرێت نەخێر ئەوان ئەگەر بۆیان بکرێت هەموو هەرێمی کوردستان هەوڵە دنداجی بکەن بەڵامەوە خەیاڵیان خاوە بە ورەی ئەو پێشمەرگانی کەوا من باسییانەکەم ئەو ورە بەرزی لە پێشمەرگای بینم هەموو خەڵک دڵنیاکەمەوە نەکەرکووک هەموو هەرێمی کوردستان پارێزراوە ڕۆڵی هێزەکانی پارچەکانی تری کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی داعش و بە تایبەتی لەم هێرشەی کە داعش کردی بۆ سەر کەرکووک لا هەموو شوێنەکە توانم خۆشبەختانە شەڕی داعش وای کردووە یەکەم شت سنووری نەهێشت داعش خۆی سنووری نەهێشت ئێمە خۆتانەزانن تواندا لە وەزعانە هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەت هێزەکانی پشتیوانی کە لێرەوە ڕۆیشتن لە کۆبانی پارێزگاریان کرد لەگەڵ یەپەکەیە بەشدار بوون و ئێستا خۆشبەختانە هەم باوکاری هاوپەیمانان و هەم هێزی پێشمەرگە و هەم هێزانی تری کە لەوێن هەموو ئەو منطقانە ڕزگار کران ئەمە وای کرد لە شوێنەکانی تریشەوە بە تاکید پارچەکانی تریش پێشمەرگیان بەشدارن لەگەڵمانەوە بەشدار بوون من نامێ لێرە تەحدیدەوە بکەم بەڵام بە تاکید بەشدارن لەگەڵمانەوە دەور و تاسیری زۆر باشیان هەبووە لە هەموو ئەم شەڕانەی کەوا کراوە لە باشووری کرد بڵێ چی بکرێ بۆ ئیتر پرۆپاگەندە بڵاو نەکرێتەوە ناتوانانی ڕێگە لە پرۆپاگەندە بگریت خەڵک ئێوە چی بە خەڵکەڵێن تۆ فەرماندەیەکی وتەبێژیت چی بە خەڵک ئەڵێ ئێستا کە ئەو پرۆپاگەندانە بڵاو ئەکرێتەوە خەڵک چۆنی تر بڕوای پێنەکە بڕوای تەواوی بەهێزی پێشمەرگە هەیە بەڵام کە بڕوا ئەکات و ئەوانە ناکرێ ئێوە ژێشەکتان کە زانیتان پرۆپاگەندەیەک هەیە بێنەستە تەلەڤیزۆن و قسەی لەسەر بکەن ئێمە نامانوێت یەکەم شت بەڕاستی هەموو ڕۆژە لە تەلەڤیزۆنەوە قسە بکەین من بەڕاستی بەتایبەت فەرماندە سەربازەکان خۆمەش بە حاڵی خۆم نامەوە تەسریح بدەین و هەموو کاتێک خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووک بە تایبەت هەمومانە ناسن بەڵام من لێرەوە پێیان ئەڵێم
یان لە دوای ئەو شکستە گەورەی کە بووە لە دوای ئەوە پڕپاگەندە زیاتر بێتەوە کە دوشمن ئامادەی هەرشێکی تر بکات من لە هەموو خەڵکە پرسم و لە هەموو خەڵکانە پرسم کە لە بواری سەربازیە شارەزان هێزێک کە ماوەی 3 مانگ زیاتر ئامادەباشی بکە بۆ هێرشێک بۆ شوێنێک و لە هێرشەکەشیان تێبشکێت و بە دەیان و سەدان کەلاکی لێجێ بمێنێت ئەم هێزە چۆن نتوانێت بە ماوەی هەفتەیەکە جارێکی تر خۆی کۆ بکاتەوە و هێرشێک بکاتەوە ئێمە دڵنیای دوشمن ناتوانێت ئەو جارێکی تر هێرش بکاتەوە بەڵام ڕەنگی هەوڵ بدا بۆ بەرزکردنەوەی معنویاتی هێزەکانی خۆی بڕوە لە شوێنێکەوە هجوومێک بکات و بکشێتەوە یان لە شوێنێکەوە شوێنێک کەلێنێک بدۆزێتەوە ئەمە احتیمال لە ڕوودا بەڵام من دڵنیاتانەکەمەوە هێزی داعش ناتوانێت لەو ماوەیە بۆ چەند قەناتمە هەر تازە داعش ناتوانێت جارێکی تر هێزێک کۆ بکاتەوە بۆ شێوەیە هێرش بکاتەوە سەر کەرکووک و منە لێرەواڵێم و جاری تر لێرە شوتومە بە زۆر لە ڕەفیقەکانمان کە باس کراوە هێرش بۆ کەرکووکە کرێت من و توماوە ئامادەباشی لەناو هێزی پێشمەرگەیە کە کردومانە بە هەموو هێزەکانەوە کە خۆمان ئامادە کردووە کاتی خۆشی قسەم کردو و تومە داعش ئەگەر کەرکووکیش بکرێ ماوەیەکی کەم و لێسەرینەوە بەڵام خۆشبەختانە نەمانهێشت پێ بنێتە ناو شاری کەرکووکەوە هەر لە نزیکی سەنگەرەکانی خۆیانە تێشکێنران و کشێنرانەداوە ئێستش هەموو خەڵک دڵنیاکەمەوە کە هێزی پێشمەرگەی کوردستان ساز و ئامادەیە و بەتایبەت ئێستا ئێمە ئەو هێزە هاوپەیمانیە کە هەیە کام تەرکیزە کراوەتە سەر کەرکووک ئەوانی زیاتر بەڕاستی تەرکیزیان خۆتە سەرێرە بە بەردەوامی هێزی هاوپەیمانان نزیکە تەنسیقمان هەیە لەگەڵیانە من هەموو خەڵک دڵنیاکەمەوە ئەو پروپاگەندانە ئەبێ خەڵک خۆی گویان لێڕان نەگرێت چونکە ئێمە ئەو پروپاگەندانە هەمووی وەرەگرین زانیاریەکان کە بۆمان دێ لەسەر چاوەکانمانەوە هەموو تەحلیلی استخباری بۆ ئەەکەین و ئەزانین کە وەزعەکان بە چ شێوەیەکە بەڵام ناکرێت یعنی ئەمە لەگەڵ حرمەتی زۆرم زۆر خەڵکمان هەیە علاقاتیان هەیە و برادریان هەیە لە ناو عەرەب و تەلەفۆنیان بەشێکی زۆر لە دڵسۆزیایە جوابنێ بەڵام بەشێکی دیعای ئەوانە بڵاوێکەنەوە کە مەترسی و دڵڕاوچە لە ناو خەڵکی کەرکووکە بڵاو بکەنەوە من تکاکەم هەرێکێ تەلەفۆنێکی بۆ کرێ لە حمەکاریگەری خراپشی نابێت لەسەر وری پێشمەرگە بەتاکید خراپە لەبەر بۆچی مەسەلەن داروایە خەڵکێک ناسیارێکی هەیە لە حیزۆ تەلەفۆنێکی بۆ کات ئەو ڕۆژێ من لەسەر جەپەکە گەڕین ئەسوڕین و هەر ئەو شەوەی کاڵم لەگەڵ جنابی شێخ زەحفرا بووین برادرە تەلەفۆنی بۆ من کرد دەڵێ کاگیوە زۆر مەسەلەن ئەو بەدڵسۆزی ئەیڵێ کاگیوە ئەوە 12 سیارە لە حەویزە دەست و 12 دۆشکەی لەبانەوتم چی تروتی وەڵا هەرەوەندە بۆ چۆ ئەڵێ نازانین بۆ چۆ ڕۆژ دەوتم باشە من دەروە لەگەڵ کاک شێخ زەحفرا سوڕێنەوە ئێمەش زیاتر 20 سیارەمان پێ زۆربەی زۆریشی دۆشکەی لەسەرە ینی ئەنێک شت هەیە بەڕاستی ئەم پروپاگاندانە زۆربەی زۆری پروپاگەندەی ڕەشە لە ناو جەنگە و ئەمانە بەشێکی زۆریشیان ئەمانی کە بەتایبەت عێراقیەکان پەروەردەی باس بەردەستی کۆنی بەعسن و زۆربەی زۆری لە پلانە سەربازیەکانیان ئەوەی کە دیراسەیەکین ئێمە زۆربەی زۆری ئەو پلانە ڕووخاوانە بەکاردێنن کە کاتی خۆی بەکارێن ئێستا هەواڵەشی بە پەرلەمان بۆ هاتووە کە تیرۆریستان پردی نەهرەوان و ڕەشاشیان تەقانەوە ئەمەش خۆی بۆ خۆی ترسنۆشی ئەو هێزە دڕندەیە دەرناخا بەرامبەر بە هێزی پێشمەرگە بۆ ئەوەی هێزی پێشمەرگە هێرشیان بۆ نەکات و لە ناویان بەرێ من ئیشارەم پێدا کە باسی ئەو پێشترە پرسیارە لێ کردم بەڵام ئێستا هەواڵێکی بەپەلێ لەسەر شاشەکەشەیە ئەو هەواڵەش هەر ئەوا گەێنێت یعنی ئەوان وەگەوەی وتم من ئەوان تاکیدن لە دوایام شکستیانە و خۆشیان باشە زانن هێزی پێشمەرگەی کوردستان و هەموو هێزە عێراقیەکان بە هیچ شێوەیەک دڵنیام کە نابێت داعش لە عێراقا بمێنێتەوە ئەو جێپیانی کە هەیەی بەو شێ بمێنێتەوە و دەوڵەتی خلافەتی ئیسلامی خۆی لێدا بمەزرێنێت بە تاکید ئەم پلانانە هەیە و هەماهەنگیش هەیە لەگەڵ سوپای عێراق لەو شوێنانەی کە لە یەک نزیک بکەوینەوە و هیوادارم لە ئایندەیەکی نزیکدا ئەو پلانانە و هەموو خەڵکیش دڵنیاکەمەوە ئەگەر هەموو سرەکانیش بتەقێنەوە هەموو شوێنەکانیش ئەلغام ڕێژ بکەن ناتوانن کە ئەو بەرنامە و پلانە هاتە پێشەوە بۆ جێبەجێکردنی ڕێ لە هێزی پێشمەرگە بگرن بۆ کە ئەوەی جێبەجێ بە هەر شێوەیەک بێ جێبەجێکرێت و داعش بێت لەو ناوچانە دەربخ هیچ هەماهەنگیەک هەیە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقا لە هەموو ئەو شوێنانەی کەوا نزیک بوون لە یەکەوە بە تاکید کاتی خۆی لە سنووری جەلەولا و قەرەتەپەوانە لە منطقەی دووس دانە شوێنەکە هەبووە چی ئەوەی وەگویت من هێزە چەکدارەکانی عێراقەڵێمە سوپا هەم حەشدی شەعبی هەر کاتێکە نزیک بووینە لە یەک کە سنوورەکانمان پێکەوە نزیک بووە بەڵێ هەماهەنگی باشە بۆ و پێکەوەش ئیش کراوە ئێستا هیوادارم لە ئایندەیە ئەمان هەماهەنگیەکان ئەوە بێت پلانەکان بەیەکەوە نزیک بخرێن کە کاتێک ئێمە هێرش بۆ منطقەی تکریت و بێجی ئەوانە
کانێک باسەکرێت کە دەستی پێکردو یان دەست پێکات ئەمانە هەمووی هاوتەریب بن ئەوە دڵنیاشم لە ماوەیەکی کەمە کاو هێرشانە دەست پێکرێت ئەو شوێنانە جێیشی عێراق و حەشدی شعبی ئەو هێزە چەکدارانی عێراق بجوڵێن ئەو شوێنانە ڕزگار بکەن بە تاکید ئەم شوێنانەی تریش هێزی پێشمەرگە پلانی خۆی هەیە کە لە کاتی خۆیان چیەکە. بەڵێ ئێوە چیتان کردو بۆ ئەوەی جارێشتر تێرۆریستان سوود لە کەش و هەوا نەبینن هیچ ئامادەسازیەکتان کردووە؟ بە تاکید ئەمانەش جارێکی ترەیڵێمەوە ڕەنگ بێ بۆ ئەو بەڵام کەش و هەوا بۆ من چۆنە بۆ ئەوش وایە ئەنی ئەمەش بەشێکە بەڕاستی لە استراتیجی سەربازیان نابێ بڵێن وڵا کەش و هەوا بەس دژۆن سوودی لێبینێ ئامان شێوەیە متەبادلە بەڵام ئەوەیە کە بڵێن وە ڕەنگ بێ لە ڕووی هێزی فڕۆکەوانیەوە تۆزێ بۆ ساڵحی ئەوان بێ کە هێزەکانی فڕۆکەوانی بڵێن هاوپەیمانان باشتر هەدەفەکانی خۆیان نەپێکردن بەڵام قەناعەتمە لەگەڵەوەشە لە چڕی ئەو کەش و هەوایی کە هەبوو هەم هیچ ئەوەی نەبووە نەشیان توانی خۆیان بپارێزن و هێزی هاوپەیمانانیش دەوری خۆیان هەبوو لە هەموو ئەو کەش و هەوا خراپەی کە هەبوو ئەوە دوولایەنەیە شەردەوە نیەتر بڵێن هەر هەور و هەڵا بووە هامە لە ساڵحی داعش نەخێر ئێمە هەم بۆ هەموو ئەگەرێک خۆمان ئامادە کردووە و کەش و هەوا بووە هەردوو لامان وەکو یەکە تەنها بۆ فڕۆکە جەنگیەکان ئەوانیش من قەناعەتم وایە ڕۆژێک خۆمان لێبووین ئەوەنە ڕێگر نەبوو توانیان دەور و تاسیری خۆیان هەر هەبێت. فڕۆکە جەنگیەکان وەکو پێویست لەگەڵتانان بە تاکید زۆر باش هاوکارن و وەک وتم ئێمە ژووری هەمانگی ژووری جموجوڵی مشتەرەکمان هەیە و بە بەردەوامیش تیمەکانیشان هەن تیمی ئەمریکی فڕەنسی بەریتانی وە لە کەرکووکیشن و هەموو کاتێکیش ئاگاداری هەموو جموجوڵەکانی دژمنن و باڕاوێژ و هەماهەنگی لەگەڵیان. بەڵێ قسە چییە لەسەر ئەو کەسانی کە بە خۆبەخش دێنە سەنگەرەکان و ئەوانیش ئەیانەوێ هاوشێوەی پێشمەرگە دژی تێرۆریستان بجەنگن؟ وەڵام من بۆ مەوزوعی خۆبەخش من دەستخۆشیان لێکەم و چاویان ماچەکەم بەڵام من جارێکی تری شارم بۆ داوە خۆبەخش دایمەن هێز ئێمە وەختێک خۆبەخش ئەوە بێت کە هێزی پێشمەرگە ئەنی ئەوە هیچ توانایەکی نەمابێت یان خۆبەخش من دەست و چاویان ماچەکەم دەستخۆشیان لێکەم ئێمە ناڵێن خەڵک بەڵام هەندێک کات بەڕاستی کە خەڵکێکی خۆبەخشی زۆر دێت تێکەڵاویەک دروستە بێت ئەنی ئەو تۆ هێزێکی پێشمەرگەی هەتا ئیلتیزاماتی هەیە ئیلتیزاماتێکی بە فەرماندەی حەزیرەوە هەیە فەرماندەی فەسیلی هەیە سرێ هەیە فەوجی هەیە تا ئەگا بەلیوە ئەمە سیلسلەیەکی ئیلتیزاماتی هەیە ئەگەر لە شوێنێکە خوانەخواستە پاشە کشەشی کردوێ شکستێکی خواردبێت ئەو فەرماندەی خۆی لە کاتێکی ترە پلانی خۆی هەیە کە چۆنچۆنی کۆیەکاتەوە بەڵام کە تۆ سێرەکەی هێزیکی خۆبەخش زۆر دێت تێکەڵێ بێبەیەکەوە بەڕاستی لەم کاتانەیە سەیتەرەکردن کەمە بێتەوە ینی فەرماندەی سەربازی کە هێزەکانی خۆبەخش تێکەڵە بن لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هەندێک کات بەڕاستی تێکەڵەیەک دروستە بێت و چونکە خۆبەخشەکە من هەموو خۆبەخشاندەی دێن هاتوونە خۆیان بەکوش بدەن ینی ئەوە نەبێت من هەموو کاتێک دەست و چاویان ماچەکەم بە گەرمی دەستیانە گوشتم بەڵام ئێوە بزانین لە ئاستی ئیلتیزاماتە ینی کە خۆبەخشێک دێت بۆ ئەو چەپەیە وەکو پێشمەرگەکە ئیلتیزام بە منەوە ناکات ینی بە ئارەزووی خۆیەتی بەسەرەن دێتە تەرلوەرە دوایی ئەگوازێتەوە ئەچێتە مەکتەب خالید ینی ئەوە بەڕاستی ئەوە ناکرێت من هیوادارم ئەگەر ئەو شتە پێشنیارەکەم مەسەرەن بۆ هەموو دەستگاکانی حکوومەتی هەرێم یاخود ئەحزابەکان ئەو خەڵکانەی کە خۆبەخشن ئەیانەوێت لەو حاڵەتانە من پێشنیارێک ئەیکەم کە ڕێک بخرێن لە لای خۆیان ئایا ماڵبەندە لقا هەر شوێنێکە لە لای خۆیان ڕێکیان بخەن حازریا بکەن وەختێک ئەو خۆبەخشا پێویستە کە شەڕێک دروستەوێت لەو شوێنانە کۆ بکرێنەوە دوایی بە پێویستی شوێنەکان وە لە ناو خۆشیانە بە پرسیان بۆ دابدرێن نەک هەر بە کەیفی خۆی بچێ بۆ چزەپەیەک ئەمە پێشنیارێکە ئەیکەم بەو شێوە ڕێکیان بخەنەوە دەست و چاویان ماچەکەم لە حاڵەتێکی پێویستە وە گۆیوتم ئێمە پێویستمان بە هەموو کەس زۆر باشە بە بۆچوونی تۆوەکو فەرماندەیەکی سەربازی ئەگەر ئەو خۆبەخشانە بە شێوەیەک ڕێک بخرێن و لە ناو شارە بمێنەوە باشتر نییە لەوەی بێنە سەنگەرەکان عنی پێویستی بەوەیە شاریش ئەگەر خوا نەخواستە پێشمەرگە پێویستی بوو با بزنبەرەکانی جەنگ بەڵام پێشمەرگە پێویستی نیە و هێزەکان وەکو پێویستە لە ناو شار بمێنێتەوە باشتر نییە بۆ ئەوەی تێرۆریستان ئەگەر هاتوو لە ناو شارە کردەوەی تێرۆریستیان ئەنجامدا ئەوانش هاوکاری هێزەکانی ئاسایش پۆلیس بن
بە تاکید منەوە ئیشارەم داکە وتمان پێشنیارەکەم خۆی ئەواگەێنێ تۆ ئەم هێزە کاگەر ئەم هێزە خۆبەخشا داهات شوێنێکەوە کە ڕێکە خرێتەوە مەسەن گروپ مەجموعە هەر دە کەس مەسئولێکی هەبێت یاخود هەر 15 کەس مەسئولێکی هەبێت پەیوەندیەک ئەوەیەکی هەبێت ئەمەش هەبێتە هێزێکی دووەمی احتیاط بۆ ئێمە وەکو هێزی پێشمەرگا کە تۆ ئەم بەم شێوەیە ڕێکت خست ئەو کاتە تیواکی ئەم ناتوانێت بە کەیفی خۆی بڕا بۆ چۆ ئەوێت لە چۆ پێویست بوو بەکاری دێنی ئایا لە ناو شار نمونە مەسەرەنەوەوان ئەو ڕۆژێک کەوان بوو کە هێزی پۆلیس و ئاسایش بەڕاستی من لێرەوە دەستخۆشیان لەکەم کارێکی زۆر گەورەیان کرد لەبەرەوەی ئەوەی ناو شار زۆر خەتەر بوو ئەستیار بوو بەڵام زوو چارەسەریان کرد نیان هێشت زیاتر تەشەنە بکات بە زووی مەعالەجەکرای دەم بۆیە کاڵێم کە ئەگەر بێت و بەم شێوەیە ئەو خۆبەخشانە ڕێک بخرێتەوە ئەو کاتا ئەگەر بۆ ناو شار بیان دەرەوە شار پێویست بوو کە ڕۆیشتشی بۆیە بە منەظەمیە ڕۆی نەک بۆ شێوەیە هەر یەکێک بە کەیفی خۆی بڕات بەشدار بێت لە جەفەکەیات و بەو شێوەی ئێستا من جارێکی تر لە ورە و لە قارەمانێتی ئەوانە خوانەوەخواستە نەک بەڵی کەم بکەمەوە نە بەڵام من ئەڵێم با منەظەمتر بێت ڕێکتر بێت باشتر سوودی لێبین بەڵێ هێزی پێشمەرگەی یەکگرتووە و حیزبایەتی ئیسیان ناکرێ ئەمە بەڕاستی وازانم تەوەرێکە زۆر قسە هەڵەگرێت لە دەرەوەی ئەم تەوەرەی ئێمە من ئەگەر بڵێم هێزی پێشمەرگا هیچ حیزبایەتی تیان ناکرێت لە وڵاتی ئێمە کێماوە حزبی نەبێت تر دابش بۆ ڕەنگ بە خەڵکێ بێلانە بەڵام زۆربەی زۆری ئەو پێشمەرگێر خەڵکی کوڕی ئەم میلەتەیە بە تاکید حزبیە بەڵام حزبیەوە بەس لە ڕوبەڕووبوونەوەی من ئەگەر ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوە تۆزە لەسەری هەڵوەستەیە بکەین و قسەی لەسەر بکەین ئێمە من هەموو جارەڵم ئێمە هەموو هێزی پێشمەرگەی کوردستانین بە هەموو ناوەکانمانەوە بە هەموو ڕەنگەکانمانەوە من پێشمەرگەی فلان حزبم این فلان حزبم ئەمە لە ناخی خۆماینەوە حزبم بەڵام لە شێوە ئامە من مڵکی میلەتەکەمم خزمەتکاری ئەم خاکەم هەموو هێزی پێشمەرگەی کوردستان خەڵک دڵنیاکەمەوە ئێستا ئەوە بیرکردنەوەیانە و زۆربەی زۆری ئەو پێشمەرگانەی کە لە سەنگەرەکانن تەنانەت هێزی 1970 بەرگری فریاکەوتن و زێرەبانی و هەموو ئەو هێزانی وزارەتیش بیرکردنەوەمان لە سەنگەرەکان تەنها بیرمان لای ئەوەیە چۆن پارێزگاری لە خاکی کوردستان و خەڵکی کوردستان بکەین و تەنانەت زۆر جار جۆم لێ بووە هەندێک پێشمەرگە خۆیان بەخوا بەسەی تر باسی ئەم شتانە بکرێ حەقار بڵێن پێشمەرگەی کوردستان و تەواو لەبەرەوە بەڵام تۆ لە ناخی خۆیان هەر ئینسانێک حزبێکی خۆشەوە بە بەڕاستی زۆر باشترە یان تاییدی چێ بەڵێ کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی ئەڕوا ئێستا ئەتوانین بڵین هاوڵاتیانی شاری کەرکووکەوە هەمووتان پارێزراون جەبهەکان هیچ مشکلی نییە پێشمەرگە ئامادە باشی تەواوی هەیە من هەموو خەڵکی کەرکووک و هەموو کوردستان دڵنیاکەمەوە ڕەنگ بێ پێش منیش هاوڕێ ئەزیز و خۆشەویستم کاک شێرکۆ چەندین جاروتیبێتی ئێمە بە خوێنی خۆمان ناڵین کەرکووک بووجین ئەو وعدەکەی خۆی گەیان دەجێ ئێمەش ماوین و درێژەدەری ئەو ڕێین و هەموو خەڵک دڵنیاکەینەوە و لەسەر خوێنی خۆمان ئەڵێن کەرکووک پارێزرا و بە پارێزراوی ئەمێنێت و کەرکووک کوردستانی و بە کوردستانی ئەمێنێتەوە و دڵنیاشم دۆزی کورد بەرەو پێشکە بە یەکگرتووی ماڵی کورد و هیوادارم ئەم جەنگە درێژە نەخانێ و بە هەموو لێکدانەوەکانی ئێمەش لە ڕێوڕسمێکی شایسەدا تەرمی شەهید ئامانج مەریوانی لە شاری کەرکووکەوە بەرەو قەندیل بەڕێفرا.